لا بیارە زەوی تەخت نییە بدرێتە فەرمانبەرانی ئەو سنوورە. ئێستا هیچ ڕێگایەک بۆ سلێمانی کە ئەچێ بۆ سلێمانی بەداخراوی نەماوە، هەموو ڕێگاکان کراونەتەوە. خۆبەخشانی نەخۆشخانەی هیواش داوا ئەکەن دابمەسرێن. سڵاوتان لێبێت. ئێستا هەموو ڕێگاکان بۆ سلێمانی ئاسایی بوونەوە کە دەستنە سەر ئەو پارێزگایە. دوای یەک هەفتە ئەمڕۆ خۆپیشاندەران ڕێگای ناحیەی بنگرد بۆ دوکانیان کردەوە، دەڵێن بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانیان پێدراوە. بەرپرسانی ناوچەکە لەگە هاوڵاتیانی بنگرد کۆبوونەتەوە، بەڵێنی جێبەجێکردنی داواکاریەکانیان پێدراوە و هاوڵاتیانی ناحیەی بنگردیش ڕێگای سەرەکی دەربەند بۆ دوکانیان بەڕووی هاوڵاتیاندا کردەوە. شوانە ئیسماعیل نوێنەری خۆپیشاندەرانە بە 1964 وت هەفتەیەکە وەک فشارێکی مەدەنیانە ڕێگەی سەرەکی بنگرد بۆ دوکانمان داخستووە، وەکو سنووری بنگرد و دەڤەری مەرگە بەگشتی چەند داواکاریەکمان هەبوو لەوانە کارەبای نیشتیمانیمان بۆ چاک بکرێت و ڕێگای دەربەند بۆ بنگردیش نۆژەن بکرێتەوە. هەروەها لە ڕووی ئیداریەوە ئێمە سەر بە قەزای ڕانیە بین، نەک سەر بە قەزای دوکان بین. دەوای دەردی کارمەندانی خۆبەخش دامەزراندنە، کەسیش ئامادە نییە ئەو دەوایان پێ بدات. بۆ ئەم بەبەستە ئەمڕۆ کارمەندانی خۆبەخشی نەخۆشخانەی هیواگرت بوونەوە و داوای دامەزراندن ئەکەن و ساڵەکانی خزمەتیان بۆ هەژمار بکرێت. هونەر جەلال نوێنەری خۆبەخشان بە 1964 وت ئەوان داوای دامەزراندنی هەمیشەیی ئەکەن، تیاندایە 10 ساڵە خۆبەخشە و مافی خۆیانەدا بمەزرێن. داوایەکی دیکەیان ئەوەیە کە ئەو ساڵانەی خزمەتیان کردووە بۆیان هەژمار بکرێت و بخرێتە سەر خزمەتی دامەزراندنەکەیان. ئەو نوێنەرەیان ئاماژەی بەوەش کرد ژمارەیان نزیکەی 230 کارمەندی خۆبەخشە و ڕێژەی 140 کارمەندانی نەخۆشخانەکە پێک ئەهێنن. یەکێک لە کچە خۆبەخشەکانیش دەڵێت هیچ وەرناگرین مەگەر خێرخوازێک بێت پارەمان پێ بدات. ڕۆژانە بە تانکەر سوتەمەنی دەگوازنەوە، کەچی کرێکەیان کەمە و ئەوان داوای زیادکردنی کرێکەیان دەکەن. نیوەڕۆی ئەمڕۆ یەکشەمە شۆفێرانی تانکەری گواستنەوەی سوتەمەنی لە مەرزی پەروێزخان لە نزیک دەواازەی کەلار گرت بوونەوە. یەکێ لەو شۆفێرانە بە 1964 وت کرێی گواستنەوەمان کەمە، دەمانەوێت کرێکەمان بۆ زیاد بکرێت چونکە بۆمان دەرناهێنێت بەو شێوەیە. لەگەڵ ئەوەشدا گومرک لەسەرمان زیاد کراوە لە 40,000 دینارەوە 100,000 دیناریان لێوەر ئەکرێت بەبێ ئەوەی بزانین هیچیە و بۆچی لێمان وەرئەگرن. شۆفێرێکی دیکە بەدەم لێنانی چاوە بە 1964 وت چامان لێناوە بە تەمانین ئێرە چۆڵ بکەین تا داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت و تەنها ڕێگەی هاتوچۆ بۆ تەنکەر دەگرن، ئاستەنجی هاتوچۆش بۆ هاوڵاتیان دروست ناکەن. فێرانە لێرە دانیشتووە چای ئامادەکە. سڵاو لێبێ خەریکی چا ئامادەکردنی بە تەمانین جارێ ئێرە چۆڵ بکەن؟ نەوەڵا بە تەمانی جارێ مناوە چۆڵ بکەین هەتا گەینە نەتیجەیەک. قەرارەکە وایە کە ئەم ساڵ زەوی بەسەر فەرمانبەران دابەش بکرێت، بەڵام لە ناحیەی بیارەی سنووری هەورەمان کێشەیەکیان هەیە، ئەوی شەوەیە زەوی تەختیان لە سنوورەکە نییە و هەموو چیا و گرد و تەپۆڵکەیە. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و سەختی ناوچەکەوە هیچ زەویەکی تەخت لە بیارە نییە و دەبێت زەویەکان یەکەم جار تەخت بکرێن و ڕێگەیان بۆ چاک بکرێت، پاشان خۆناغ بە خۆناغ دابەشی سەر فەرمانبەرانی ئەو سنوورە بکرێت. زانا حەمە شەریف سەرۆکی شارەوانی بیارە بە 1964 وت لەلایەن بەڕێوەبەرایەتی شارەوانیەکانی هەڵەبجە ئەو زەویەمان بۆ دیاری کراوە کە لە قۆناغی یەکەمدا دەدرێتە فەرمانبەران، بەڵام شوێنەکە شاخاویە و دەبێت تەخت بکرێت و ڕێگاشی بۆ چاک بکرێت. وتیشی داوامان کردووە قۆناغ بە قۆناغ پارەمان بۆ تەرخان بکرێت بۆ ئەوەی بتوانین یەکەم جار زەویەکان تەخت بکەین و بۆ ئەوەی شیاوی ئەوە بێت بدرێتە فەرمانبەران، دواتریش پرۆسەی دابشکردنەکە دەست پێکەین. بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێک ڕائکێشم لەسەر بابەتی مارەیی کچانی ئێزیدی. دیارە ماوەیەک لەمەوبەر ئەنجومەنی باڵای ڕوحانی ئێزیدیەکان وەکو پێشنیار یاخود بڕیارێکیان دەرکرد کە مارەیی کچانی ئێزیدی 25 گرام ئافتون بێت. دیارە پێشتر داواکاریان بۆ هاتبوو بەهۆی ئەوەی بار و زروفی دارایی خێزانەکان وەکو پێویست نییە، داوایان کردبوو کە مارەیی کچان کەم بکرێتەوە بۆ ئەوەی کوڕان و گەنجانی ئێزیدی بتوانن بە ڕێژەیەکی زۆر هاوسەرگیری بکەن. ئەنجومەنی باڵای ڕوحانی ئێزیدیەکان ئەو بڕیارەی دەرکرد کە بۆ مارەیی هەر کچێک 25 گرام ئافتون بێت
تهدیدی نوعیەتی زیێڕەکەشیان کردووە کە لە زێڕی ئایار 24 بێت. دیارە دوێنێ ئەنجومەن و مختارەکانی سنووری ناحیەی خانچێ کە 15 تا 20 گوندێکی لەیە کۆبوونەوە بۆ ئەوەی گفتوگۆیەک لەسەر ئەم بڕیارەی ئەنجومەن بکەن. ئەوان پێیان باش بوو کە لە 25 گرامەوە بکرێت بە 40 گرام بڕێک پارەیان دیاری کردووە کەمارەیەکە لە 5 ملیۆن دینار کەمتر نەبێت، بەڵام شتێکیان ئیزافە کردووە ئەویش ئەوەیە کە سزایەک دابدرێت بۆ ئەو هاوسەرانەی کە لەیەک جیا ئەبنەوە، بە تایبەتیش ئەگەر خەتای جیابوونەوە کە لە کچە بێ یان لە ژنە بێ یان لە سەردەمی دەستگیراندارێتیان بێ خەتا لە کامەی بێ ئەو بە بڕەپارەیەک سزا بدرێت کە 10 ملیۆن دیناریان دەستنیشان کردووە. ئەم بابەتە جارێت دوا بڕگاری لەسەر نەدراوە، ڕەنگە ناوچە ئێزیدی نشینەکان هەموو قسە لەسەر ئەم بابەتە بکەن، دوایی دوا بڕگار بۆ ئەنجومەنی باڵای ڕوحانی ئێزیدیەکان ئەگەڕێتەوە. بەڕێزان هەواڵەکانم بۆ خوێندنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.